باشترە ها؟ کاکە تۆ قەدی ملیۆن نادێ و برا هەردی چم ناکەم دەست ماس دەکەم دایە لە دوو مندەڵ کوژم سەحێوی و باوکو باپیرەیە بۆیە هەموو دەرسەکانی سفرە. لەبەر منیان لەبەر تو چەند جاری زیت کردووە مامۆستا بەخۆم دەستم نەکردیە. دەنگ بە بەڕاستی پێ برێ بابە سەرسەریەکە لە سزی بڕۆ گورە دەرێت دەبیبی کوزیانەوەتە بەنای منی کە ئیسمانە درێژەکەی ها ئەوە نووسراوە دەڵێ من ژنێک پێ دەزانم دەڵێ من شاژنی کوردستانم بەڵام هیچ وێنە شتێدا نییە. پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو